حوتەمین فستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی شەقام لە دەربەنیخانی ئازیز کۆتایی هات. دیارە کۆمەڵێک لە گروپە شانۆیەکان بەشداریان تیا کرد و چەندین کاری شانۆی ناوازە لە شەقام نمایشکران. گفتوگۆکەم لەسەر تەواوی فستیڤالەکە و هەروەها تەواوی گروپە شانۆیانی کە لە نێو فستیڤالەکە بەشدار بوون بە میوانداری زۆر بەڕێز کاک سەربەست میرزا کە بەڕێزیان دەرهێنرن و ئێستا ڕاستەوخۆ لەگەڵ من. کاک سەربەست سڵاو لێ بێم، کاتت باش بێ. سڵاوتان لەبێت، سڵاو لە ئێوە و بینەرانتان. زۆر سوپاس بۆ تۆ کاک سەربەست. سەرەتا پێم خۆشە بەسێک لە حوتەمین فستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی شەقام بکەین لە دەربەنیخانی ئازیز، بزانین ئەم ساڵ فستیڤالەکە چۆن بوو و ئامادەکاریەکان چەندێک خۆتان بۆ ئامادە کرد و دواتر دەستکرا بە ئەنجام گەیاندنی چالاکی فستیڤالەکە. زۆر باشە، زۆر سپاس. ئێمە بەشداری حوتەمین فستیڤاڵی شانۆی شەقامی نێودەوڵەتی بووین لە دەربەنیخان. ئەمە خۆلی حوتەمیەتی لەم فستیڤاڵە ئێمە بەشدار بووین بە شانۆی بە باڵەخانەی ژمارە 4. حەوت وڵات بەشدار بوون لە دەرەوەی هەرێم، 12 گروپ و تیپیش لە ناوخۆ بەشدار بوون. بەڵێ کاک سەربەست، فستیڤاڵێکی لەم شێوەیە کە بە خۆشحاڵیەوە حوتەمین خوڵێتی، ئێوە چەندەمین ساڵە وەکو گروپەکەی خۆتان و وەکو دەرهێنەرێک بەشداری لە نێو ئەم چالاکیەکەن؟ بە خۆشحاڵیەوە ئێمە لە ساڵی 2012ەوە یەکەم بەشداربوونمان بوو کەەوە پێم وایە سێم خولی بوو. ئێمە لە ساڵی 2012 2017 2019 2023 بەشدار بووین. زۆر باشە. اینجا پرسیارەکەم لێرەیە ئەوەیە کاک سەربەست بزانم کە لەگەڵ تێپەڕبوونی هەر چەند ساڵێک بەسەر خولی فستیڤاڵ و چالاکیەکەیە تا چەند گۆڕانکاریەکان ئێوە خۆتان وەکو هونەرمەندان وەکو شانۆکاران ئەیبینن و خۆشبەختانە هاوڕێیانمان لە فستیڤاڵ نێودەوڵەتی دەربەنیخان ساڵ بە ساڵ برەو بە زیاتر بە فستیڤاڵەکەیان هێن، هەرچەندە بۆ هۆی قەیرانی دارەوە هەنێ ئیشکالیات دروستە بێ، بەڵام بەڕێوەبەری ڕۆشنبیری دەربەنیخان و هاوڕێیانیان کە کۆمەڵی گەنج و کۆمەڵی شانۆکاری خۆبەخشیشیان لەگەڵایە بەڕاستی جوهدێکی زۆر باشەکەن بۆ ئەوەی فستیڤاڵەکە بەرەوە پێشەوە بڕوات. ئیمساڵ خۆشبەختانە لە وڵاتی شیلی، لە ئەمریکای لاتینەوە، لە وڵاتانی عەرەبیەوە، لە ئێرانەوە ئیشی زۆر باش هاتبوو. لە هەرێمی کوردستان ئیشەکان برەوێکی باشیان پێدرا بوو، گۆڕانکاری زۆر و هەمبەڕەنگێکی زۆر جوان بە فستیڤاڵەکەەوە دیار بوو. زۆر باشە. ئاڵوگۆری کللتوری بەتایبەت بۆ شانۆ و بەتایبەتیش لە نێو هەرێمی کوردستان و لە نێو دەربەنیخانە و بەشداریکردنی ئەو حەوت وڵاتی کە ئاماژەت پێکرد و ئەو گروپە شانۆیانی کە لە وڵاتانی دراوسێ و تەنانەت لە ئەمریکای لاتینیشەوە کامەخۆی هەنگاوێکی زۆر گرنگە، تا چەند کاریگەری هەیە بۆ سەر شانۆی و هەروە تا چەند گرنگە ئەو پردی پەیوەندیە کە دروستە بێت؟ ڕاستەکەی گرنگترین شت کە ئەوەیە ئەم فستیڤاڵی نێودەوڵەتیانە کۆکردەوەی هەموو جۆرە کەلتور و فەرهەنگێکە لە جیانەوە، هەموو جۆرە شێوازەکانی شانۆی سەر شەقامە کە هەریەکە و بە شێواز و بە تایبەتمەندی خۆی لە وڵاتی خۆیەوە ئێتە هەرێمی کوردستانەوە لێرە ئیشەکانیان نمایشەکەن، ئاشنابوون بە شێوازی کاریان، ئاشنابوون زیاتر بە کەلتور و شێوازی شانۆ لە وڵاتانە کارگەریکی تەواویە بێت لەسەر شانۆکارانی هەرێمی کوردستان. هەرچەندە ئێستا لە ڕێی ئەنتەرنێت و تەکنۆلۆژیاوە زۆربەی شتەکانە بینین، بەڵام ئەوەی کە بەرکەوتنی ڕاستەوخۆ بێت شتێکی زۆر باشتر و جوانترە بێت. زۆر باشە. اینجا باسێک لە کارەکەی خۆتان بکەین و پێم خۆشە بزانم کە لە نێو تەواوی فستیڤاڵەکەیە چەند کاری شانۆیی نمایشکران و پیرۆزیشە کە دیارە شانۆیی باڵەخانەی ژمارە 4 سێ خەڵاتی بەدەست هێناوە. باسێک لە ئەو کێبڕکێ جوانەش بکەین کە لە نێو فستیڤاڵەکە بوونی هەبوو. زۆر سپاس بۆ پیرۆزبایەکەت. 12 کاری شانۆی ناوخۆیی هەبوو، 2 کاری میوان هەبوو، میوانی فستیڤاڵەکە بوون، 10 کاری دەرەوەش، واتە 24 کار نمایشکرا
کێبڕکێکی زۆر باشە بوو بە پێوەی کە گروپەکان برەوێکی باشتریان بە خۆیان یابوو بۆ ئەوەی کارەکانیان باشتر بێت و مەرهەمەکانیان شایانەوە بێت کە براوەی فستیڤالەکە بن و خەڵات بەدەست بێن. ئێمە وەکو ستافی باڵەخانەی ژمارە 4 کە سەر بە بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری هەڵەبجە و سندیکای هونەرمەندان لێرەوە ئەمە ئاماژە بەوە بکەم کە سەرۆکی سندیکا لقی هەڵەبجەی شەهید پەرێزگای هەڵەبجە زۆر هاوکارمانە. ئێمە بوونە براوەی 3 خەڵات باشترین ئەکتەری کوڕ کە هاوڕێی خۆشەویستم مامۆستا هەردی بوو، یەکێک لە ئەکتەرە باشە کچەکانی هەرێمی کوردستان بوو بە باشترین ئەکتەری کچ زریان خان کە ویشە لە ستافی ئێمە بوو، باشترین بەرهەمیشمان بەدەست هێنا. لێرەوە مێ ئاماژە بەوەش بکەم کە ئێمە لە هەمان کاتا بەربژێر بووین بۆ بردنەوەی خەڵاتی باشترین دەرهێنان و باشترین ئەکتەری دووەمی کچ. زۆر باشە. تا چەند گرنگە لەم فێستیڤالە بەتایبەت نێودەوڵەتیانەیە ئەم کێبڕکێ جوانانەش بوونیان هەبێت و بۆ ئەوەی کە توانە و هێزێکی زیاتر ببەخشێت بە تەواوی ستافی بەرهەمهێنانی کارە شانۆیەکان بۆی بۆ ساڵانی ئایندە ئەگەر لەنێو فستیڤالەکانی شانە بێت بۆ سەرتەختی شانۆکان و بۆ شەقامەکانیش بێت کاری جوانتر و باشتر بە ئەنجام بگەێنن و بتوانن کاری شانۆی جوانتریش پێشکەش بکەن، چکە زۆر جار هەیە لەنێو ئەم فستیڤالانەیە تەنها نمایشە و هەندێک جار هەیە کێبڕکێ نابینین، بەڵام تا چەند ئەمە بابەتێکی گرنگە و ئێوە وەکو هونەرمەندان و وەکو شانۆکارانیش. یەکێک لە گرنگترین شتەکان بۆ هەموو میلەتانی گیان هونەرە. هەر میلەتێک هونەرەکەی بەرەو پێشەوە نەچێت بە دڵنیاییەوە خۆشی بەرەو پێشەوە ناچێت. ئێمە یەکێک لەو شتانەی زۆر بەداخەوە بۆ هەموو شانۆکارانی کوردستان ئەماڵم بەداخەوە کە ئێمە بۆ فستیڤال کارەکرێت. زۆربەی کارەکان بۆ فستیڤالە، ئەوە نییە کە بێن لە ڕێی شانۆی شەقامەوە کە یەکێک لە تایبەتبەندەکان و شارکردنەوەی گەنجان و گەیاندنی پەیامی جوانە لە ڕێی شانۆی شەقامەوە بە خەڵکی هەموو شارەکان و هەموو شوێنەکان. بەڕاستی ئەمە نەکراوە تا ئێستا. هیوادارم بۆ هەموو گروپەکان و گروپەکەی خۆشمان لە شاری هەڵەبجە کە ئێمە جگە لە فستیڤالەکان بتوانین ساڵانە چەندەها کاری شانۆیی لە شارەکەمان و لە شارەکانی تری هەرێمی کوردستانە بکرێت بۆ ئەوەی هەم ئاشنایەکی زیاتر هەبێ بە شانۆی شەقام و هەمیش لە ڕێی شانۆکەبانەوە پەیامی خۆمان بگەێنین. زۆر باشە. کاک سەربەز ئەمە پرسیاریەوە بکەم، زۆرینەی و کارە شانۆیانی ئێمە بە بەردەوامی ئەم بینین لە نێو هۆڵەکانان و بینەرێکی زۆر باشیشیان هەیە، تا چەند بینەری ئێمە ئاشنان بە شانۆی شەقام؟ لە ڕاستیدا تا ئێستا شانۆی شەقام وەکو فۆرم و تایبەتمەندی خۆی نییە، چەند جۆرێکی هەیە، بەڵام ئێمە ئەزمونێکی سەرەتاییمان هەیە بە پێی ئەزمموی وڵاتانی دیکە. ئەزمونێکی سەرەتاییمان هەیە لە چاو شانۆی هۆڵە. خۆشبەختانە ئێستا لە شاری کەرکووک کە فستیڤال هەیە، لە شاری دەربەری خان کە فستیڤال هەیە، ئاشنایەکی زۆر باشیان هەیە، ڕێز و تایبەتمەندیەکی زۆریان هەیە بۆ کارە شانۆیانە کە کرێت لە شارەکانیاندا. هیوادارم ئەم تەوژمە شانۆیە هەر لە ناو فستیڤالەکان نەبێت، بگەوازرێتەوە دوای فستیڤالەکە وەکو کەلتوری لێبێت کە هەر چەند شارێک و بتوانن لە شارەکانی دیکە نمایشەکانیان بکەن بۆ ئەوەی ئاشنایەتێکی باشە بێت. خۆشبەختانە ئێمە تایبەتمەندیەکمان هەیە وەکو پارێزگای هەڵەبجە و شاری هەڵەبجە. هەموو ساڵێک و هەموو نمایشێکمان بینەرێکی زۆر تایبەتمان هەبووە. زۆربەی بینەرەکان بە تامەزرۆیەوە چاوەڕێی کارەکانی ئێمەیان کردو. زۆر باشە. تا چەند هونەرمەندان و شانۆکاران خۆیان ئەوانەی کە لە نێو هەرێمی کوردستانان بەشدارن لە نێو فستیڤالێکی یاخۆ چارەکێکی نێودەوڵەتی لەم شێوەیە و تا چەند بەڵێن سەپۆرتی ئەم شێوە فستیڤالانەکەن، واتە خۆیان لە نێو فستیڤالەکان هەبوونیان هەبێت و بتوانن کە پاڵپشتێکی باشی ئەم جۆرە فستیڤالانەی شانۆی شەقام بکەن. وەک پاڵپشتێکی زۆر باشی هونەرمەندان هەیە بۆ فستیڤالەکان، بەڵام هەندێک هونەرمەند هەیە
بەداخەوە ئەمە ئەڵێم ڕەنگە دواتر بێت بە قسێک لەسەر من بۆ ماوەی 10 ساڵە منە بینم کار ناکەن و یەن ئەبن بە بارگرانی بەسەر فستیڤالەکانەوە ئەمە شتێکی باش نییە بۆ هەر هونەرمەندێک هەر هونەرپیشەیەک کە بۆستێت لە کارکردن کە وەستای لە کارکردن هەم ئەزمموی کارکردنی باش نابێت هەم قسەکردن لەسەر فستیڤال و کاری هوەری باش نابێت بەڵام ئاراستەیەکی تریش هەیە کە هەم لە ئەوانەی کە لە ئێمە بەتەمەندترن و ئەزمموی زیاتریان هەیە کۆمەڵێک لە هونەرمەند هەیە بەڕاستی بە تامەزرۆی ئێن سەیری کارەکانەکەن و پاڵپشتمانە بن و هاوکارمان دەبن. زۆر باشە تا چەند بەشداریکردنی ئێوە وەکو هونەرمەندان وەکو شانۆکاران و بەتایبەتیش کا سەربەز وەکو بەڕێز وەکو جەرهێنەرێک لە دوای بەشداریکردنتان لەم جۆرە فستیڤالانە کە نێودەوڵەتیە ئەرکی سەرشانی ئێوە قورستر ئەبێت بۆ کارکردنتان بەتایبەتیش بۆ شانۆی سەرشەقام لە ئایندە. من ئەزمونێکی سەرەتایی وەکو ئەزمونێکی سەرەتایی نییە ماوەی 10 ساڵە لەم فستیڤالانە کارەکەم خۆشبەختانە لە هەر فستیڤالێکە کارمان کرد بێت خڵاتی ئەوە شایستەمان هێناوە بە نمونە لە 2019 لە فستیڤال نێودەوڵەتی کەرکووک باشترین بەرهەممان هێناوە ئەم ساڵیش لە 23ە باشترین بەرهەممان هێناوە بەڕاستی هونەرمەند دەبێ وشیار بێت لەوەی کە هەر سەفرێک بەشداریە بێت لە هەر کارێک و لە هەر فستیڤالەکە ئەبێت بزانێت کە ئەمە خەڵاتێکە بەدەستهێناوە ئەم خەڵاتە هەر دڵخۆشی نییە ئەبێ بزانی کە ئەرکی زیاتر لەسەر شانە و ئەبێ بە بەرپرسیارەتێکی زیاتر لەسەر شانی تۆی هونەرمەند. سوپاس بۆ بەڕێز سەربەز میرزا جەرهێنەر کە لەم بەشەی پرۆگرام لەگەڵمان بوویت دووبارە سوپاس بۆ تۆ.